بسم الله الرحمن الرحیم خۆشەویستان و بەڕێزان بەشێکی تر بەرنامەیەکی ترمان لەسەر بابەتە پزیشکیەکان و ڕۆژەوان ئەو شتانەیە لە بەدەن و جسمی ڕۆژەوان یەتە دەرەوە. یەکێک لەوانە خوێندانە، خوێن بەخشینە. خوێن بەخشین عولەمایانی کۆن باسی ئەەکەن لە باسی حیجامە باسی ئەەکەن کە کەڵەشاقگرتنە، بەڵام ئەم لەگەڵ کەڵەشاقا جیاوازیەکەنەوەی کەڵەشاق بۆ چارەسەر و عیلاجە، بەڵام ئەم بۆ هاوکاری و یارمەتیدانی خەڵکیە. قسەی ڕاست و بەهێز ئەوەیە کە خوێندان، خوێن بەخشین ڕۆژوو ناشکێنێ، ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. هەندێک ئەڵێن بەتاڵ ئەکاتەوە بە بەڵگەی ئەو فەرمودەی کە پێغەمبەر فەرمووی ئەفطەر الحاجم والمەحجوم، یعنی ئەوەی کەڵەشاق ئەگرێ و ئەوەشی بۆی ئەگرن هەردووکیان ڕۆژووکەیان ئەشکێت. بەڵام قسەی ڕاست ئەوەیە کە ئەو حەدیثە مەنسوخە، با صحیحی بوخاریە و لە بوخاری هاتۆ فەرمودەیەکی صحیحە، بەڵام مەنسوخە چونکە ئەو حەدیثە لە ڕیوایەتێکی ئەوسی کوڕی شەدادی کوڕی ئەوسا هاتووە کە پێغەمبەری خوا بەلای کابرایە کە تێپەڕی لە هەژدەی ڕەمەزانە کەڵەشاخی ئەگر فەرمی ئەفطەر الحاجم والمەحجوم ئالەوێ فەرمووی. بەڵام ئیبن عەباس کە لە حەجەت الوەداعە لە حەجی ماڵاوایە لەگەڵ پێغەمبەرا بۆ سەڵ سەلەم ئەفەرمێ پێغەمبەری خوا کەڵەشاخی گرت و بە ڕۆژووش بوو، پێغەمبەری خوا کەڵەشاخی گرت و بە ڕۆژووش بوو. لەبەرەوە ئەم عولەما فەرمون ئەم حەدیثی ئیبن عەباس ناسیخە، حکمی ئەوەی پێشووی سڕیوەتەوە کە فەرمی ئەفطەر الحاجم والمەحجوم، چونکە ئەویان پێشووتر بووە. ئیبن عەباس دواتر لە خزمەتی پێغەمبەرا بۆ صلی الله علیه وسلم. لەبەرەوە قسەی ڕاست ئەوەیە کە خوێن بەخشین ڕۆژوو بەتاڵ ناکات، بەڵام باش وایە ئەگەر ئینسان زۆر زەڕور و پێویست نەبوو لە کاتی ڕۆژا کە بە ڕۆژووە خوێن نەبەخشی، ئەگەر کرا مەسا لە شەو لە دوای بەربان و ئەوانەوە ئیشەکە بکە باشترە، بەڵام ئەگەر نەکرا ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. خاڵێکی تر خوێن لە خۆگرتن بۆ فەحس، یعنی کەسێک تۆزێ خوێنی لێ دەرەهێنن بۆی فەحس بکرێ، ئەوش قسەی بەهێز ئەوەیە کە ڕۆژوو بەتاڵ ناکات و یەکەم ڕێژەکەی کەمە، دووهەم ئەمە هیچ علاقی بە خواردن و خواردنەوە نییە و حتا لەگەڵ کەڵەشاخیشە کە ئەو خلافەی لەسرە جیاوازە، یعنی کەڵەشاخ هەم خوێنەکە زۆرترە هەم بۆ چارەسەرە ئەم لی دەرێنن بۆ چارەسەریش نییە. لەبەرەوە قسەی دروست ئەوەیە کە خوێن گرتن بۆ فەحس ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. خاڵێکی تر حیجامە و کەڵەشاخگرتنە. کەڵەشاخگرتن ئەو خلافەی پێشووی لەسەر بوو کە باسمان کرد کە دوو قسەی لەسەرە، هەندێکیان ئەڵێن ڕۆژوو ئەشکێنێ کە پێغەمبەر فەرمووی ئەفطەر الحاجم والمەحجوم، ئەوە بەعزێ لە فوقەها ئافرن، بەڵام قسەی دروست ئەوەیە کە نایشکێنێ، وەکو گەڕامانەوە حەدیثەکەی شەدادی کوڕی ئەوس کە ئەفەرمێ من پێغەمبەرم بینی بەلای کابرایە کە تێپەڕی کەڵەشاخیان بۆ گر فەرمووی ئەفطەر الحاجم والمەحجوم هەژدەی ڕەمەزان بوو. بەڵام حەدیثی ئیبن عەباس کە لە خزمەتی پێغەمبەرا بووە لە حەجەت الوەداع و حەجی ماڵاوایە لە خزمەتی پێغەمبەر کە دووە ئەو کاتێکە، مانەوە حەدیثەکەی ئیبن عەباس ئەم حەدیثەی سڕیوەتەوە و خوێنگرتن ڕۆژوو ناشکێت، چونکە ئیبن عەباس فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی کەڵەشاخی گرت و بە ڕۆژوو بوو و ئیبن عەباس لە حەجی ماڵاوایە لە خزمەتی پێغەمبەرا بۆ صلی الله علیه وسلم. معناوایە ئەو قسە ڕاستەکە کەڵەشاخگرتن ڕۆژوو ناشکێنێ. بەڵام حەدیثێک هەیە ثابتی بەنانی یا بوونانی پرسیاری لە ئەنەس کرد، فەرمی ئێوە کەڵەشاختان ئەگر کە بە ڕۆژوو بوونایە فەرمی یا پێتان خراپ بوو ناپەسەند بوو؟ وتی نا. وتی ئەی بۆ؟ وتی وەڵا لەبەر ئەوەی نەخۆش ڕۆژوانەکە تووشی زوعف و لاوازیە بێ، هەنا هیچ قەی ناکە ئەگەر کەڵەشاخ بگری، هیچ ئیشکالێکی تیان، هیچ زەرەرێکی نییە، هیچ مانعێکی شەرعی تیان نیە. خاڵێکی تر و کۆتایی باسیکەین مەسەلەی ڕشانەوەیە. ئایا ڕشانەوە ڕۆژوو ئەشکێنێ یان نا؟ ڕشانەوە دوو جۆرە. ئەگەر کەسێ ڕشانەوە زۆری بۆ بێنێ و دەسەڵاتی خۆی نەبێ و نەخۆشە وەزعێکە ناتەواویەکە لە سیارەیە کاتێکە چێ، ئەوە ڕۆژۆکەی ناشکی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من ذرعه القیء فلا قضاء عليه، هەر کەسێ ڕشانەوە زۆری بۆ بێنێ و بڕشێتەوە لەسەری نێبیگێڕێتەوە. ومن استقاء فليقضي، هەر کەسێ خۆی بڕشێنێتەوە، یعنی خۆی وا لێ بکا بڕشێتەوە، ئەوە بێ ڕۆژەکە بێت معنای ڕۆژەکەی بەتاڵە بێتەوە. لەبەرەوە ئەو ڕۆژوو ئەو ڕشانەوەش ئەو دوو حاڵەتی هەیە، یان کەسەکە بەدەستی خۆی نییە
ئەو ڕۆژەکەی بەتاڵ نابێتەوە هەرچەند زۆرش بڕشێتەوە و لە مەعیدەیشی هاتوۆتە ڕشانەکە چکە حەدیسی پێغەمبەرمان بەدەستوێ ساوسم کە فەرمێ هەر کەسێ ڕشانەوەکە زۆری بۆ بێنێ واتە دەسەڵاتی خۆی تیان نییە بەڵام مەنیستەقانی یەک کەسێک خۆی بەدەستی خۆی وابکات لە خۆی بڕشێنێتەوە فەلیەقضی ڕۆژەکە بگرێت و معنای ڕۆژەکەی بەتاڵ بۆتەوە بۆی ڕۆژەکە گرێتەوە لێرا و بەم شێوە هاتینە کۆتایی ئەم زنجیرە خی گەورە لە مولایکی قبول بکە و موفق و سەرکەوتوتان بکە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه